هم خير بين بوستودين روداوي وبرنامج كدن يا بازرگان بازار دارایی داخستینه لی بازرگان مفکر ما هفته در بازبوی بحث بازار دارایی کر چاوات داخستن بوی هفته اکمنها دست پیک دانه که چاو به دست پیک وکینه و شو برکو هفته ما در باز بو ما پیش بینیم و هفته دابون دی با بحث کین ما بحث یورو کربو چه به سردات چه به سرداتیا به هجمار دی با بحث کین چند صاده او شروبه و شکاریم بازرگان دروز در کتنه ما بحث زیاری کر 1818 دلار عند ريكورد بيتو دبندا حتى 1811 دلار جهات جاره كدن فد غري تفد بلند بيت تبيابيت بلند بيت بركو شكارين تكنيكي وين بنارتي وصاد بيجن او ريدان ابوريانا وسياسيان الدنيا جي غازيت كان ديزير بلند بيت انفلاسيون اشتا بلند لاستن اوروبا وامريكا بهزياد دولاري بازار بتريا داخستنا بكيمي داخستنا دي بابا بحث كاين چه بسر بازاران داتيا به زیاد دلاری دبکی و گهینیت و هفته دهاتی تا دری بازار دارایی وکی دکیش پنجره دا تو دکاری بچینا و بازاران باشترین قازان جانش بازرگانی خوب کی برنامه خوی بازرگان دیسانده دست پیکین افکار مدگل منه رسن روندی شکارین خود دست پیکینه و بله بازرگان دا وکی از آن بازار داختینه لی او بازرگان موک إذا داز بابا حساب بينوين أبكم حفتيا در بازبوي بازاراتنا داخل سهم حفتية للسريك بكوما تكراي رنگ سور زالة بكوما تكراي هشتا هرچا بازار دارایی ننوستيه هشتا سيطرة لسر بازاران دقت بداني بهتريا بازار دارایی جبر یک خالا گلك استراتيجي برنگ سوراتنا داخل اگر داوية حفتية جرا ويرا گشت بن بشك زرارا خو قربو بكن هشتانه كارينا كوما زرارا حفتية بقرينا وگيرفانا بازرگاني هشتا داكتن مايه بهتريا رنگل سورن لسر است پينوينان ناسداك داو جونز اس ام بي 500 حتى تدگه داويه ج كومبانيان تكنولوجي و كومبانيان پينوينن الكتروني جشتا داكتنا يا بلند بوي دولار بشك يورو كاري يعني قازانج خو وگرين تا برنت یک دو رودان آبوری رودان بهاي هندکی وگرانت اگر نا به زیاد دلاری دویا برنج داكتبا بپهتریا پنوینان هشتا هرچ بو هفتیا سهمین جو برنامه بازرگان ننوستیه هشتا به همی هزا خویا گای بازار دارایی کیوه رسن به هفتیا جی هرچ مسیطر بو زال بو بازار کی بازار دارایی بو بازرگان کرد چاوا در باز بو به دنیای داکت من سلااو لەهموو بازرگانان دەکەم و هیوادارم لە خێر و قازانجدا بن بەڕاستی کاک بەختیار ئەم هەفتەیەکی زۆر باش نەبوو بازرگانان لەبەرەوەی هەندێک مفاجعی زۆر دروست بوو بە هۆکاری هێزی باشی دولار ئێمە بەڕاستی پێشتریش ئاماژەمان پێدا بە ئاسانیە دولار وا بخەوێت لە منتەقەی 100 دلار و لەو منتەقە کەمانە دوای گەیشتن بە 100 دلار حتى نوضونو دولاريش نشو دولار دانا بزيبو نوضونو لصد دستي بيكر 100.2.3 دستي بيكر برزبو حتى امرو قايشتا نيزيكي 104 و 105 وانيزيك دابتوا ل 106 اما بو هوكاري اوي نازداق التون يورو همو دابزن طبعا اگر بلين چه فاكتركي اساسي هبو بو اما داتا كان يك بيك دواي هێزی دولار پابند ببن بەسەر زیادبوونی هەڵەوسان کە ئەمە ئەمریکا مەجبور دەبێت سوی بانکی بەرزکەتەوە لە هەمان کاتدا چەندین هەڵی کار کە ئەمریکا ئەو سکاڵانەی هەبوویە کەم بوویتەوە دیسان هەموو شتەکان لە مەسلحەتی دولاردا بوو لەم هەفتەیەدا بوویە هەفتەیەکی پڕ بە هێزی دولارمان تێپەڕان و ئەم هەفتەیە ئیزباتی کرد کە 22 مانگی سێ ئەگەری هەیە ئەمریکا سوی بانکی 50 خاڵیش بەرز کات 0.50 بەرز کات کە بەڕاستی ئەمە 37 لە ساڵ ئێستا پێشبینی لەسەر کرا بۆ ئەگەرێ پێشبینی کردە ئەف ساڵدا سێ جار مفای بانقی بێتە بلندکردن بە 25 پوینتان بەڵێ وایە بۆ 5 پوینتاژ پشتی راپۆرتên vê hefteyên bihêz derketin êdî fikir wêkî 5 xaç berkastên înflasyonê hêşta negeştine target Amerîkaya sıfır yani 2 ساده ye بەڵێ خۆی قسەکردن لەسەر پێشبینیەکانی بەرزبوونی سوی بانکی و
دابەزینی سوی بانکی بە شێوازێک ڕاپرسی لەسەر کرێتن لە نیوان ئەو شخصانەیە کە لە ناو خودی مەجلسەکەدان تا ئێستا 37% دەڵێن دەبێت 50 بەرزکەینەوە ئەمە بەڕاستی زۆرە بەڵام ئەمە دووپات نەبووە کە ئایا وا دەبتیانە بەڵام یەکێکی تر لە هۆکارەکانی بەهێزبوونی دولار هەر ئەمە بوو جیا لەوانەی کە چەندین داتای بەقووەت داخل بوون بوو ئەوەی مەسەلەن یەکێک لەوانە نرخی خەرجیەکانی بەکاربردنی سەرەکی 0.6 دەرکەوت کەچی پێشبینیەکان 0.4 بوون بجا سەرێ ڕێزبەندیە ئاب هێزیاوی دراویەوە دلار پشتی چەند چرکەیەکێندن ئەم دەبیری بە حەزکەین کانێ دولار چل بازارێن دارایت کرد وایە چەندی گرنگە تو بزانی دولار بێ هەفتیە بهێزە یان ژینە باشە بۆ هەمی هەفتیەکێ ئەم بەسا پێشبینیاتکەین ئەم پێشبینیên me li ser astê şîkariyeke teknîkî ye ku zêdetir wekû karê bazirganî Kakrasan têda beşdar e wekû karê hewal û nûçe û şîkariyên zanistiyên din yên ku bineretin jê re dibêjin bi roda û pêşatên aborî bi gotin û lêdwanên siyasî bi mewqifên siyasiyên dunyayê ev yeke dihêta guhartin em zêdetir dikarin buha behez bikin. Bînerên rodavên bazirgan di heftiya darbazbûyî de bi name û telefon û komentan wekû heftiya beriya wê jî daxwaz kiribû ku em behsa bihêziya bazarê bikin. Boçî bazar divê heftiyê de heta beriya du roja jî bazar bilawazî derbaz bû. Boçî bazarê darayî bilawazî derbaz bît. Me niha got dolar e. Lê pirsa giring niha Kakrasan. Dolar eger bihêz bît, xwe dolar diravê yekemî nîne li dunyayê. û asên înflasyonê yani bandoriyeke gelekî wazih li ser bazarên darayî dikin. Cuda ji vê tu behsa paşekşeya aborî dike ku îsal 2023 bi ciddî sindoqa nextîna nêvdewletî, banka cîhanî, hemî rêkxrawên bazirganiyên dunyayê çavê wan bi gelek bi fokus li ser paşekşeya aborî ye. Çima her dolar bihêztir e. آخر سستبوونەوە لە کاتی درێژخاندا کاریگەری لەسەر بازار دەکە و ئێمە بینیمان دولار لە 114 هێنا 100 ئەمە درێژخایەنە بەڵام ئایا لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی دنیاوە لە ڕووی بانکەکانەوە دەبێت هەر دولار دابەزێت منطقی ئابووری تیا هەیە دراوەک هەر لە دابازیندا لە کاتێکدا باسی تومەن نەکە کێکێکە لە بابەتەکە گرنگەکان کە بەردەوام لە پاشکشەدا ڕاستی بە هەیە ینی بینەرە ڕووداوی بازرگانی کوردی گەلە داخوازە تومانی کردیان بەسەوی کرد کە یەکێکە لەو دراوانەیە کە بەردەوام لە پاشکشەدا بەڵام دولار ئەو شتەیە نییە ناتوانێت بەردەوام لە پاشکشەدا بێتن لەبەرەوەی استراتیژی دەوڵەت پلانەکانی بانکی ناوەندی و داتەکانی بەردەوام لە هەفتەدا دێن لەسەر چەندین تەوەر بەڵاو دەبنەوە بووە ئێمە دەڵێن بەڵێ دولار دابەزینێکی باشی کرد و ئەو خاوبوونە هەبوو بەڵام دولار چەندین شتی تلی لە بەردەمدایە کە دیسان هەڵستەوە باشە ئەم دەجارێ بەحسا پێشبینی ئەوەش بۆ بینەری گەلێکی گرنگە بۆ هەفتیا دەربازبووی بەرنامەی بازرگان دیفشی کاریên تەکنیکی و ڕاستی پێشبینی کردبوو بۆ یۆڕۆ لەسەر 180 خاڵا بێتە ڕێکۆردکردن وەکو داکەتن گەشتە 170 خاڵان وایە ینی دیارژی بۆ لەسەر چارتی ئەگەر ئەفکارێمە بدەنە پەخش بۆ ئەوەندێک و بازرگانی کوردی بینەرە ڕووداویژی ببینیت ما پێشبینی 1.08 خاڵ کردبوو 1.07 ژی هاتە ڕۆژەوە ینی گەرنتیە مافێ بازرگانیش مەسەلەن قازانجکردنی بازارên دارایی داهات بەڵێ لە هەفتەی ڕابردوودا ئەوە زۆر باش بوو ئێمە بەڕاستی خاصن ئەگەر باسی ئاڵتون بکەین ئەو دابەزینە خێراییە ئێمە پێمان وانە بوو لەو کاتە کەمەدا ڕۆ بدەتن ئێمە پێمان وا بوو لەسەرەوەی 12 وهەژدە منطقەی بەرزبوونە و ئاڵتون ڕیتێستی بکات و شتێکی زۆر تەبیعیە بازرگانان لە هەندە حاڵەتدا زەرەریش بکەن و ڕازی بن بە زەرەرەکە ئەمەیە من دەمەوێت بازرگانی کوردفێری ئەوە بکەم تو هەموو کاتێک خێر ناکەی کە تو بەردەوام بیر لەوە نەکەیتەوە خێر دەکەی زەرەرەکەت لات ئاسایی بتن طبیعیە ڕۆژێکی وەکو ئێستا ئاڵتۆن بکڕی لە 1840 زەرەر بکەی لە 1830 دەرکەوی جارێکی تر بە شتێکی تر تەحویزی بکەیتەوە مەسەن وەکو ئەوەی کە ئاڵتون دیسە هاتە منطقەی 8 و 7 و ئەوانە نێزیکی 8 بووەوە تو دیسان کڕینێک بکەی لە 12 و 13 بە قازانج دەربکەوی کەواتە بازرگان لە بازارەکە خۆیدا ئەبێت لای زۆر تەبیعی بتن کاتێک پێشبینیەکەی هەڵە دەرەچتن بە ڕێکارەکانی ڕیسک مانیشمنت و ئیدارەی حسابەکە بتوانێت بگەڕێنتەوە
لەم هەفتەیەدا کاک بەختیار ئێمە باسی ئابدێتەکانی شیکاری ئاڵتون دەکەین لە ماوەی درێژخایاندا لەبەرەوەی ئێمە دوو شێوازی ئیشکردنمان هەیە شێوازی کورتخایانمان هەیە و شێوازی درێژخایانیشمان هەیە کە لەسەر شاشەکەشدا دیارە شیکاریەکان ئەبێت باسی هەردووکیان بکەین چکە ئێمە عملیان قسە دەکەین کاک بەختیار ئێستا قسە دەکەین ئەم هەفتەیە ڕووداوەکە ڕوو دەدرێت ئەو پێشبینین هەفتیا چوویەنمەکردن لەسەر مەسەلە ینی شیکارین کۆماکردن لەسەر مەسەلە کە توتکاری بێژی هەندێکی دۆم درێژتر بوو زێرنها بلۆمبرگ دەبێژی زێروێ بگەهە ئاستا 2000 دلاری بۆ یەک ئۆنسە بەس نابێژیت نەها بەڵێ ئەمە قسەیەکی زۆر جوان و منطقیە سەیری داتای هەموو بانقەکان بکە یەکێک لەوانە جیپێموگان دەڵێتن ئەبێتن ئاڵتون بەرز ببێتەوە بۆ نزیکی 1970 ئەکەی 1970 ماوەی چەند بلۆمبرگ دەڵێتن تا نزیکی 2000 شتێک دەڕات ئەمە چەندە داوابڵێت باشگەرمە مەسەلا بەهێز بوونا دولاری ئاستن ئینفلاسیۆنێ هەتا بەری نەها گەلێک بوازحی لە ناوچە یۆڕۆ دیار بووم کاکڕاستن ناوچە یۆڕۆ هەتا ناژی ماترسیا شەڕ رووسیا ئوکرانیا لەسەر ئاستن ئینفلاسیۆن هێشتا بە بلندی ڕێکۆردن بەهای ئەنەرژیە مایە ما پێشبینی ئەوەیەکی کرد وەکو شیکاری 105 خاڵ بۆ دولاری بێتە ڕێکۆردکردن بەڵێ وایە ینی بۆچی دولار دکاریت بەهێزێ بپارێزیت یا بینەرێن من بەردەوام بەحەز لێ بکەن پرسیار دکەن چما یۆڕۆ نکاریت vەیەکێ بپارێزیت ناوچەیەکە بەهێز ئابوووریە بەدڵنیاییەوە بەڵام ئێمە بمانەوێت یان نەمانەوێتن ئەو هێزەی دولار هەیە لەسەر تەواوی دەوڵەتەکانی تر و لەسەر تەواوی خودی حکومڕانیەکەی ئەمریکا زۆر فراوانتر لە یۆڕۆ لە ڕووی اقتصادیەوە ئەمە نقطەیەکی ئەساسیە کە زۆر جار یۆڕۆ تەبیعیە دابەزت بەڵام دولار نە دۆلار چەندین جار دیسان بەرز دەبێتەوە و ئەم هەفتەیە ئەگەر هەیە یۆڕۆ دیسان مقاومەیەک بکرد بەرامبەر دۆلار داتایەن ئینفلاسیۆنێ دل ئەمریکا وەرن ڕاگەاندن بەڵێ هێشتا مەترسی هەیە و ئاستن و ئیدارەیە جو بایدنی وەکو تارگێت بۆ خۆدانە هێشتا نەگەشتنێ جارێ تارگێتە زانستی و یا ئەکادمی یا ئەمریکیان تو زانی دوژ سادێ ئاستا ئینفلاسیۆنێ دەبێ جێگیر ببیت هەتان هەڵە ئاستن بلندن چه خطوایەکانی پێدویە ئیدارە جو بایدن بگریت هەتا بکاربیت وی دولاری ژ قوتاوی هەندێکی بینیتە خوارێ ئاستن ئینفلاسیۆنێ بلندن آخر بکاربەرێ ئەمریکی نەها پێچێ نابێت هەمی تشتێکی بکڕیت یعنی بەهێزیا دولاری هەمی جار بەرژەوەندی ئەمریکیە دانینە بەدڵنیایەوە لە بەرژەوەندی داینە بەڵام ئەمریکا خۆی جگە لەوەی کە سەیری واقعەکەی خو دەکات سەیری واقعەکەی دەرەوەش دەکات کە ئەبێت دولار بە شێوازێک تەعامل لەگەڵ بکرێتن بەڕاستی بۆیە زۆر جار بیر لە داخڵی ناکەتن کە هاوڵاتیەکەی چ زەرمەند دەبێت لە شتەکاندا ئەمە شێکێکە لەوانەی کە گلەی زۆر هەیە لە حکومڕانی بایدن لەو حاڵەتی ئێستادا چ خاڵێکە چ داتایەکە دولار بەهێز کردە ئەو داتانەی کە دەبینێت لەسەر شاشەش کە باسمان کرد حتا باسیێوەشمان کرد کە گەنجینەی ئەمریکا بە ڕێژەی 1.75% بەرز بوویەوە طبعاان پێشتریش باسمان کرد بوو چەند هۆکارێکی ئاساسی هەند کاک بەختیار خاستن بوو جۆڵەی ئاڵتۆن دەمەوێت بازرگانانی ئاڵتۆن ئەمە زۆر بە جددی وەربگرن چەند نقطەیەکی ئاساسی هەم بوو جۆڵەی ئاڵتون بە تایبەتی یەک لەوانە هێزی دولارە دووەم ئەوەیە کە باسەکەین گەنجینەی ئەمریکا بەڕاستی یعنی کاتە گەنجینەی ئەمریکا بەرز دەبێت ئاڵتون پاشکەشە دەکات و بە پێچوانش و خودی دولار پەیوەستە هێزی دولار پەیوەستە بە هەڵاوسان و کۆمەڵە داتەوە کە باسمان کرد بێکاریە و یەکێک لەوانەی کە لەم هەفتەیەشدا بەڵاو بووینە یەک لە دوای یەک ئیجابی بوو بە کردی تایبەتە هەموو ئەمانەوە ئەم دێ هەر مدەیەوی بەرنامەیدا بەحسا زێڕێکین بۆ هەفتیا داهاتی ئەو فاکتەرێن و زێڕی دین و دبن مەسەلا ینی بکورتی چەند فاکتەرەکەن پاشەکشە ئابوووریە ئەو راپۆرتن گەنجینەیە سەنەداتن ئەمریکینە هێزا کاریە دەلیڤین کاریە و هێزا دولاریە باش کام بەهەڤرا وان خواستن بینەرێن ڕووداوێ ببینین کانێ بازرگان بۆ ڕووداوێ و بارنامەی بازرگان چ دخوازن بۆوان بەحەز بکەین و چ پرسیارێکش بازرگان هەیە نسبەی لە سا 6 لەوانەیە دابەزی بەخۆیەوە ببینێت نرخی ئیمڕۆی ئایاری 21265 دلارە پێشبینیەکرێ 5 دلارێک دابەزێت بە نیسبەتی نرخی دۆلارەوە هەتاکو سێ ڕۆژ 4 ڕۆژ لەمەوە پێش قەناعەتمان نەبوو بەوەی کە دۆلار دابەزێت لەبەر ئەوەی بانقی مرکزی ئەوەی کە ئەویستە بەنی بوو یان تەمەنایەکرد نییە خەڵک نییە دۆلارەکانی بفرۆشێ دینارکڕێ بەڵام لە ماوەی ئەم سێ ڕۆژە ئەو قەرارانی کە بانقی مرکزی دەری کردووە حتمیان دۆلار دابەزێنە دۆلارێتە خوارەوە
توقع ما بو دلار احتمال هاي بشكل دلار بيت أخره عندك پیش بینی تنکو بیت آخره چونکه نکه هر کسی که چیزش در به ولاتی شد بخود دلاری حساب بانکی ورگرد عالميا دولاري تيتا فروتن بجواكي دولار بلند بيتن زيرجي بلند بيتن وكي تيتا خاري زيرجي تيتا خاري يا دويجي زير مقابل دولار عالم دا عندك جارات بلند بيتن يعني مثلا عالم طلب سر زير يا هي ده زير قال دولاري بلند الدليهتن بجهر دو تأثير لد باش اوه خواستن بینرین بازرگانن جه برنامه بازرگان دخوازن بزانن بهای زیر ده چلی تایبت ناف بازارن دارای ده جا خاله که گلک راستیش بالا من کشایه اوین که داخوازا پیشبینی دیگم بخواجی هر پیشبینی داینه یعنی های داره لسر بازار زیر بالضبط او باشه خوی ئەوانەی کە لە ناو ئاڵتون داژ دەکەن لە ناو بازاریشدا کاریگەریەکی ڕاستەوخۆیان لەسەر ئیشەکەیان دەکرێتن هەر جۆڵەیەکی ئاڵتون خوشیان ئازانن کە زۆر تەسیری هەیە دۆلار لەسەر بازاری ئاڵتون ئەوان پێشبینیان وا بوو زیاتر دابەزتن و بەڕاستی من یەک قسە دەڵێم کاک بەختیار و خەرکێکی زۆریش ئەم قسەی من دووپات دەکەتەوە و ئاگادارە هەر کاتێک شتێک دادەبازێت لە بورسەی عالەمیدا مەسەن ئاڵتون کە دادەبازێت یان بەرز دەبێت ئەڵێن تەواوی تر ناگەڕێتەوە ئەو کاتەی بەرز بوو بۆ منتەقەی 1950 و 54 هیچ کەس نەبوو بڵێت دابازێت هەمویان دەوت دەشتە 2000 بەڵام ئێمە وتی دابازێت ئەبێت نقطەی ریڤەرسار وەرگرین ئەو نقطەیەی کە بازار عکس دەکاتەوە بەڕاستی نابێت کە شتێک دابازێت هەر بەردەوام بی لە دابازین ئێستا ئاڵتون گەیشتووە منتەقەی 1810 لەم منتەقە و خوارەوە ئاسان نییە زیاتر دابەزێت ڕاستە پێشبینیەکی ها دەڵێتن دێتە 1970 کە پێش 3 مانگ من قسەم لەسەر ئەوە کردووە بەڵام ئەگەری هەیە بۆ 2 هەفتەی تر تەجیل بتن دواتر بە وردی قسە لەسەر ئەو شکاریە دەکەین بۆ من بەحسا تومانی گەلێکی گرنگە بازرگان بەردەوام گلەیش وەیەکت کەن تومان یە ئێرانی کۆمەکە مەزنە بازرگانان بە ملیۆنان دولاران تێدا خسارەت بەڵێ ڕاستە بازرگانی بازارێکی نافخۆییە لەسەر ئاستن پارێزگەیان لە هەرێما کوردستانێ لێ یعنی تونی کاری لەسەر ئاستێکە دنیاە چارتەکە فەرمی بینی گۆڕین بەسەردات بن ژبەر کوبانخانە ڤەندیە ئێرانێ ئاستێ بۆایە تومەنی لە هەمبەری دولاری جێگیر کرد یار بەکو نام بەحسا بوونم بەحسا دیناری عراقی بکەین بە 146 یان 45 بیت لە ناوە نویسینگە و پارە گۆڕان تو 166 جی دەستە نەکەویت معناوە ناو بازارە ئێستانداردەیە بە بانقا مارکەزی دانای وەکو بە بەهای تومەنی ژە 800 تومانان هەتا 1000 تومانان لە هەمبەری دولاری ئەمریکی نەها 5600 و 5600 گۆڕینن کوتە ئابدێت لە بورسەی سلەیمانی دەستم کەوتووە گەیشتووە 58200 باشە ئەوە کۆمەکە مەسەلەیەن سیاسی پشتە سزایان ئابووری لە پشتن پرسەکە لە 2010 نەهێوە دەست پێ کرد هەتانەوە باید تومەنی ڕۆژ بە ڕۆژێ دادکەویت بازرگانی کورد بۆچی وسە قەبارەی گەلێکی مازن تو شیوێ زەرەڕێ بوون لەسەر دەستێ تومەنی بەڕاستی نقطەکی ئەساسی ئەوە بوو کە پێشبینی نەکراوە شتەیە کاک بەختیار ینی دەوڵەتێکی وەکو ئیران ڕاستە زۆر بەسەر بەخۆی قسە دەکات و مامەلە دەکات لە ڕووی سیاسیەوە و گوێ بە قسەی ئەمریکا نادە بۆ ئەو گرنگنی ئەمریکا چۆن بیر بکاتەوە یان چ شتێک لەسەر سزا بدرێتە لەسەر ئیران ئەمە نقطەیەکی تر بوو کە ئاسان نەبوو هاوڵاتی طبیعی وەلگرێت و نقطەیەکی تر هەیە کاک بەختیار من دەمەوێت زۆر ئیشارەت پێ بدەم ڕێکخراوی FATF کە بوو دژایەتی پارێزپیکردن دروست بووە تا ئێستا تومەنی ئیرانی ناتوانێت بشتە ناو کەواتە لە ڕووی نەتەیی و نەتەوەییەوە مشکلە لەسەر تومەن هەیە لە عالەما تۆ بەحسا بازرگانێکی دکەیت بازرگان وەختێ بازاراندا کڕین و فرۆتنە دراوێکی دکات هەر دراوێکدن لە هەمبەری دولاری دەما کو پرسێکە سیاسی چێت بیت یان ئابلوقەیەکە ئابووری چێت بیت وەکی نەها ئەمریکیان لەسەر ئێرانێ دانای هەفپەیمانێن خۆ دەبێت تو فکراوەیەکی بکە کیش دراو بهێسترە بە هەمی جارە پەناگەی ئارام چاوان بەحسا کانزایت کەین زێری ئارامە ئێوسا دولارژی ئارامترە دەما تو ڕەوشێک ئەوسا چێت بیت وێ دولاری پەلگیری نەک تۆمەنی نهات چارەسەری وڵا ئەگەر ئێمە باسی چارەسەری بکەین لە ڕووی ئیرانەوە یعنی تو ئەبێت باسی ئەمە بکەین لەبەرەوەی بازرگان چی بکەن لە ئێستادا کاتێکدا لە 15000 لە تومەنی هەیە چی بکە بفروشت بە زەرەر هەڵی گرتووە لە ماڵەوە تا ڕۆژێک لە ڕۆژان خوا بکەتن مشکلەکەی حەل بت ئەگەر نەچی بکات بەو زەرەرە گەورەیە بفروشت بەڕاستی
ئاسانی هەموو بازرگانێک زیادەکە قبول بکات بەڵام ئەگەر تو باسی چارەسەری ئیران بکە ئیران وا هەوڵ دەدا پرۆژەیەک دروست بکەن ئیش بە ڕوبلی ڕووسی بکە باشە ئەمە یەکێکی ترە کە ڕەنگە هاوکاری تومەن بێت هاریکاری تومەن بکەتن بوو بەرزبوونەوە بەڕاستی وەکوکی تر شەفافیەتی مامەلەدارەیەکانی ئیران زۆر زەڕورەکە بەختیار حتا ئەمانە نەچن حتا بەڕێوەبردننی خەرجیەکان نەچتە ناو هەناردەکان هەمویان ئیشی پێکەوە سەر مەسەلەن چارەسەری خۆندێک چارەسەری نها بەهای تومانی هەر بە فعلی دەستی حکوومەتان یان مرکزی یان توتکاری بژی بانخا ناوەندیە ئێرانێدا زەحمەتە ببینیت هەندێک چارەسەری استراتیجی هەنە جارێ ئەو شەڕێ دگەل ئەمریکا دوێ سز ببیت ڕێکەفتنا ئەتومی بێتەکردن هەتا تومان بکارە بیت بەشێکش بۆ خۆ بەگەڕێنتەوە بەڵێ زالبوونا بانقا مرکزی بانقا ناوەندیە ئێرانێ زێدەبوونا دەسەڵاتەوەی گەلێکی گرنگە جداژبی شەڕێ نەرمێ ئابووریت گەل ئێرانێ هێتە گرن جاران بژنە شەڕێ نەیە نەرمیە گەرم ژێ ئابووری دەکردن پشتێژێرا ئاستن ئینفلاسیۆنێ لە ئێرانێ نەنۆرماڵن یعنی دوێ بازرگان وانیەکە بزانیت توێ تاملا ئابووریەکی تکەی ئابووریەکی گەلێکی لاوازن ها دراوشەکە گەلێکی هەستیاردا دەرباز من کاک بەختیار من دەڵێم بازرگان لە توماندا ئەبێ سکاڵپەر بێت کەواتە چەند سعاتێک داخل بێت و دەرکەوێت یان ڕۆژێک داخل بە زیاتر نە و دەرکەوێت بوو چکە احتیکارێکی زۆری تیا بە کورت و مخت بازرگانی بکات نەک ئینڤست بۆ بەرهێنا دەست خۆش وایە ئۆکێ باش کە ئەم بەسا شیکاریان ژێکەین شیکاریان تەکنیکیژی جەمە هەنە بۆ هەفتەیە داهاتی جارم دێ بەسا زێڕژی بکەین شیکاریان تەکنیکی ڕەسان دژبەر کووت و زیاتر مەسەلەن تەکنیکی وەکو شارەزە وەکو بازرگان بەڵێ تەکنیکی ئازێلم خەماتە شیکاریان بنەرەتی ڕاستەخیرە بلا خەواوە بەڵێ ئێمە ئەگەر باسی ئەم هەفتەی ئاڵتون بکەین خاستن زۆر گرنگە دوای ئەوەی کە دابەزینێکی زۆر کراوە بەڕاستی من باسی درێژخایان دەکەم ڕەنگە زوونەکە و منتەقەکە فراوان بێت بەڵام باسی درێژخایان دەکەم ئێمە لە منتەقەی 1970ەوە تقریبان تا 1996 لە منتەقەیەکی کڕینەوەی ئاڵتونداین لە بەرزبوونەوەی ئاڵتوندان ئەتوانین بڵێن لەسەرەوەی ئەم منتەقەیە هەر ڤۆلیومێکی کڕین بێتن دەتوانین بە بێ استراتیژی و پلانەکانی خۆدا کڕین لە ئاڵتون بکەن تارگێت یەکەمی بەرزبوونی ئاڵتون 1820 کە زۆر ئاسانە جێبەجێ بکەت و ئەگەری هەیە بەرز ببێتەوە حتا 1940 و دواتر دیسان دەکەوێتە ناوچەی دابەزین کە لەسەر شاشەکەدا دیارە دواتر دەتوانین باسی نازداگ بکەین کە بەڕاستی نازداق یەکێکە لەو پشکانەی کە زۆرترین و جوڵەترین پشکە دەتوانین باشترین خێر بکەین خاستن لە بۆرسەدا و لە بازاردارەیەکاندا نازداق دابەزینێکی زۆری تمار کرد گەری هەیە گەر باسی چارتی ویبسایتەکانی ترادینگ ویو بکەین لە 1970 دەبینین منتەقەی کڕین دەست پێ دەکات حتا 1673 ئەم ناوچەی نازداق دەتوانێتن تەراجع بە نازداق بکەت و بەرز بکەتەوە بۆ 1250 و حتا 1269 شەگەرەکانی بەرزبوونی نازداک هەیە دواتر ئەگەر بتوانین بچینە سەر خودی شیکاری ئیندێکسی دولار کاک بەختیار یەکێکە لە گرنگترین شتەکان من پێم وایە تەراجعێک لە دابەزینی ئیندێکسی دولار هەیە دەتوانێت دابەزێت حتا 104 دلار من باسی خودی ئیندێکس دەکەم با بەراورد نەکرێت لەگەڵ دیناری عێراقی ئەو مەوزوعی زۆر جیاوازە زۆر جار تێکەڵە کرێت ئیندێکسی دولار بە خامی خۆی ئەتوانێت بگەڕێتە 104 لە 104 بۆ حتا 104.400 منتەقەی بەرزبوونە دیسان بەرز ببێتەوە بوو 106 لە 106 دابەزینێکی تر هەیە حتا 103 بکرێتن اینجا بگەڕێتەوە بۆ منتەقەکانی 108 ئەو کاتە هەموو شتەکان دادابەزن کەواتە ئەگەر پرسیار بکەین خۆمان ئامادەکەین بۆ دابەزینێکی زۆر گەورەی تری هەموو شتەکان لە هەفتەی داهاتوودا و لە هەفتەکانی تردا لە بازرگاندا زیاتر ئێشارەت پێ دەدەین باشە خۆ هەفتیا بێت ئەگەر بەvێ گوتنێ بە ژبەرکم هەندێک ڕوودانی گەلێکی گرنگکەنە بۆ هەفتیا داهاتی پەترۆل ئەس باردکەم بێ هەفتیا کڕینە بیت باشتر ژبەرک و هەفتیا فروتنێ بیت بەسا تەدابیرن سعودیت کەین بڕیارە ئاستا بەرەمانی ناخۆکێم بکات ئەم بەسا ڕۆسیت کەین ئاستا تەدابیرە ڕگەهاند کێم کرد هەفتیا بێدی کڕینە نەفتە بیت ئەگەر مەخزوونەکان کەم ببنەوە یان بەرهەمێنان کەم ببتنە و دیسان بەرز دەبێتەوە گەری هەیە بچتە سەرەوە و بە عکسەوەش ئەگەر بەرهەمێنان زۆر بتن دیسانە و تەراجع دەکە زۆر باشە شیکاریان بەرنامەی بازرگان بۆ مودەیە 5 ڕۆژانە شیکارینە ئەم نکارم بێژنەوە 100 سادە دێ و ساچیت شیکارینە ئاماژەیەن تەکنیکی وێ دبێژن ئاماژەیەن
پێشهاتن ڕوودا و سیاست و ئابوووریانەیە دنیاەژی بە هەمان ئەوەی پێش بژن هەفتیا بێت بە کورتی کاکڕەسەن زێر نازداک یۆرۆ پاترۆل من هەفتێکە گەشتبین دەبینم لە بەردەم بازرگانان ئەگەر ڕیسکمانیشمێن وە سایکلۆجیای خۆ ئارام بکەنەوە 80% سایکۆلۆژی بەڕنامەی بازرگان ئەم دایەخین ئەگەر بازارên دارایی هاتن vekirن هەرجار ez bêjim şaş nebin bazirganî û bazarên darayî qumar nîne eql û qirare em dê bazirgan dayexin